بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. بەڕێزان داواکارم لە خوای رب العالمین خوای گەورە تاعەت و عیبادەتی گشتایەکمان قبول بفەرمێ. خوای گەورە هەرچی نزا و پاڕانەوەیە لە گشتلایەشی قبول بکات ئینشاء الله. ئازیزان ئەمڕۆ هاتوینەتە خزمەت مامۆستا نەجات بەرسیرینی. مامۆستا جان سلامی و ئاشتی پەروەردیگار بەسەر بێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أستاذي برد بخيبين يا أخوة. خيبين يا أخوة. مامۆستا جان وەکو معلومی زەناتە تەوەری ئەو ڕۆمان باسی ڕووپامایی و ڕیاییە. ڕیایی مامۆستا لە دیدی قورئان لە دیدی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن تیشی خراوەتە سەر و خەتەرەی تا چەندە لەسەر نیەت و کار و کردەوەی تاشی مسلمان. بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين وبعد. سرتا بخيراتني شي قرمي جناب أكين ماوس عمري بريز وكو بيشكشكاري أو برنامج وميدكن إن شاء الله ببيت توشي روجي قيامته وسودي بينران وبيسران إن شاء الله. وسباسي بريز أو بريزانش أكين وكو ستافي زاري كرمانزي كوا وكو هاوکارن لەسەر ئەوەی کەوا لەو ساوی ئەو کامی ڕێوە ئەو پەیامە گەورەی کەوا پەیامی خۆ پێغەمبەری خوا بگەینن. سەرەتا مامۆستای بەڕێز وەکو گەیاندنی ئەو بابەتە کە بابەتێکی هەستیارە، بابەتی ڕیایی. تەمەن سەرەتا ئەمانەوێت پێناسەشی ڕیا بکەین. ڕیا چییە؟ ڕیا بریتیە لە کارێک کە ئەو کارە ئەنجام بدرێ دوور بێ لەو شتێکەوە لە ناو دڵ و دەرونی ئینسانە. گریماندامان ناکەسێک عیبادەتی ئەکا چاکەیەک ئەکا، ئەو چاکەیە ئەو عیبادەتە لە ڕەواڵەتدا شتێکە ئەڵێ بۆ خوامە، بەڵام لە نیەت و ویستی خۆیدا مەبەستێکی تری هەیە کەواتە مەبەستی خوای گەورە نییە. بۆ لێرەدا ئەوە تعریف و پێناسەی ڕیایە. هەروەها ئەگەر بێت و تەماشاش بێن ڕیا نەخۆشیە ئەو نەخۆشش پێویستی بە چارەسەر هەیە. چارەسەری چییە؟ دەبی چارەسەری ئیخلاس وەرگری، دڵسۆزی وەرگری بۆی کە لە نەخۆشیەی چارەسەر بکرێتن. ئەگەر تەماشای قرآن بكين خواهي قول القرآن بيروز أفرمي بسم الله الرحمن الرحيم فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين يراءون ويمنعون الماعون. زا خواهي قول لو برقيش اواتي الذين هم يراءون باسي ريابازيك يعني او زور كساني كواسفتيان ويا ريابازن. طبعا ريا دردشي زور كشندية لهمان كاتجدا كخواهي قول آتيش فرمي فمن كان يرجو لقاء ربي فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربي أحدا. كواتا ليردا يعني شريك قراردان كوا بهر صورتك هبيتن لبو خواي قالوا عبادتها شتيكا كوا بمذموم وبشتيشي ناتندروز باس كراوا. طبعا برقي اورومان برقي شرشي اصغر تنشي الشرك دوبشي هي شرشي اكبر كهو العياذ بالله او كوا لقى خواي قالوا العياذ بالله كشتك ببرستي كوكو بت وكو صنم وكو مروف وكو استيره وكو مانغ وكو حيوانات او زرشتانا اوي اصغر اوي كوا خوا بنا مبدا كوا شرشي اصغر. هل بيغمر فرمي صلى الله عليه وسلم اخوف ما اخاف عليكم الشرك الاصغر او لهم تنزيات لبتشمسيه شرشي غسكيا. فرمو صحابه قلت ابي غمر صلى الله عليه وسلم شرشي اصغر فرمو الرياء. فرمو رياء زايدي او لديدي قران فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم وراي زور فرمودي تريش كوا يعني كوبلين زخل سروي اكاتو كانسان لو دردي لو علتي اقداري خوي ورد ما استا ابينين زناب باس او ايات تذكر كخواي قولا فرمي فويل للمصلين الذين هم على صلاتهم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. بله ما يعني سرتا خواهی گەورە باسی نوێژ خوێنانەکە. یعنی لەوانەیە ئەوەی کەوا نوێژ ئەخوێنی نوێژ ئەکا قورئان ئەخوێنی یان هەر کار و کردەوەیەکەکە بۆ نمونە مزگەوتێک دروستەکە یان خێر و سەدەقەیەکەکە کە ڕیای تێکەوت مامۆستا ئەم کار و کردەوەی هەتا چەند مەقبولە هەتا چەند وەرئەژیرێ. بەڵێ طبعا مامۆستای بەڕێز بابەتی ئەو بابەتە کە مثلا لفرموديك هاتو بيغمر فرمي صلى الله عليه وسلم إيواهيا أسي مثلا أول لبو رياي ك يعني هاوار لبو كسي كوا مثلا
نکبەتیەکە کە ڕووی ئەکاتن کە ئەسی نوێژی ئەکاتن بەرام ئەم نوێژەی لەوەیکەوە ڕووبینەیەکە لەو خەڵک تەماشکە برێ ماشەڵا نوێژەی چەند جوانەکە ئەوەش بەڕاستی دەبی ئیعادە نەزەرکە بۆ نیەتی خۆی بکە نیەتی خۆی پا بکە طبعا قاعدەی شەرعی هەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى عمل إنساني بنيتي ناضلو دروي إنسانه بەڵام هەندێک زار ڕفتار هەیە ئەو ڕفتارانە بۆنی ڕیای لێ دێتن مامۆستای بەڕێز طبعا ئەگەر تەماشا بکەین هەر کردەوێک ئەگەر بۆ خوا نەبێتن لە حزور خوای گەورە مەقبول نییە خوای گەورە قبول ناکاتن زائیدی هەر شێوازێکی بەتایبەت ئێستا مانگی ڕەمەزانە کەسێک هەر کار و کردەوەیەک بکاتن ئەو کار کردەوە نیەتی لۆ خوای گەورەی مەثەلەن سەدەقە بکە يعني ئیدی یارمەتی خەڵک بدا زەکات بداتن مەثەلەن هەر شتێک بدا ئەگەر خوا نەخواستا مەبەستێکیکەی هەبیتن کەواتە ئەمە تەماشایەتی ئەو کەسەی ئەوە لە خوای گەورە معلوم بەڵام لە هەمان کاتیدا گرنگ وایە دەبینێتی خۆی پاکات و ئەو زال لە خوای گەورە بیکاتن بۆیە زۆر جار احتیمالی هەیە هەندێک جار هەندێک کاردانەوە هەیە و کاردانەوە بۆنی ڕیای لێ دێتن ئیدی ئەوەش بەڕاستی دەبی ئینسان ئەگەر فکر لە يعني خطوراتی ئەو ڕیای بکەین و مامۆستا فکر لەوەی بکەینەوەکەوە ئەو کەسێک کە ڕیابازە يعني مثلا ئەیەوێتن گریماندامەنا مزگەوتەشی دروستکاتن باشە لێرەدا ئەو مزگەوتی دروستەکە ئەگەر خوا نەخوازە نیەتی لەو غەیری خوای گەورە بیتن ئەوە پارەشی زۆر سرف دەکا کە ئەو پارەی زۆر سرف کرد پارەکە بە هەدەر ئەڕوا لە قیامەتیش چی بەسەدێتن بەڕاستی ئەوەش تهدیدێکی زۆر هەیە وڵامەکەی لێرەدا فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم پێغەمبەری پایدار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ باسی سێ نەفەرمان لەو دەکاتن یەکەم باسی شەهیدمان لەو دەکا دووەم باسی عالم و قورئان خوێنمان لەو دەکا سێم باسی کەسێک کە خوا پێداوە خوای گەورە ویسعەتی خزینەوە ماڵی باسی ئەو سێ کەسامان لەو کە بزانن خوای گەورە چۆن ڕەفتاری لەگەڵەکە دەفەرمێ ئەوانەی کە ئەولەویەتیان هەیە سەرەتا لە ڕۆژی قیامەتدا خوا محاسەبیان نەکات یەکەم دەفەرمێ کابرایەکە چووە خەزایە شەهید بووە شەهید بۆ پلەی شەهادەتی وەرگیتیە بەڵام ئایا ئەو کابرا چی بەسەردێ دەفەرمێ لە ڕۆژی قیامەتی خوای گەورە کە پێی ئەگەینی ئایا ئەتوو لە دنیای ئەو نیعمەتێک کە خوا پێی بەخشیوی ئەو پلە بەرزیە ئەوش باز دەکا کە ئەڵێ ئەمن شەهید بوومە ئەو زۆرشتانە دوای ئەوەش یعنی کە باز دەکە ئەڵێ ئەم چوومە غەزام کردیە و شەهید بوومە ئەو شتانە چەند ناخۆشە خوا پێی ئەڵێ کەس دەفتە درۆ دەکەی ماشاء الله لە مخیفە هەستیاری کەەوە خوای گەورە بە کەسش بڵێ ئەتو درۆ دەکەی بەڵێ کەواتە نفسی خۆش لە پێی ناوخوای گەورە بەخشیە بەڵام لە هەمان کە خوا پێی بڵێ درۆ دەکەی دوای ئەفەرمی ئەو کابرایە ئەمری خوای گەورە ئەمری پێکاکەوە ڕاکێشن لە بۆ زەهنەی لەسەر موساوەکانی ڕاکێشن پەنا بە خوای تەبارەک و تەعالە خاڵی دووەم زۆر بەڕاستی بۆ ئێمە سنفی ئێمە زانایان و سنفی قورئان خوێنان زۆر هەستیارە خوا پەنامان بدە یا ڕەبی دەفرێن باسی کابرا کەسی زانا ئەکەن زانایە عالمە خۆی فێری علم کردیە و خەڵکی فێر کردیە لە هەمان کاتیشدا وەرە بزان ئەوەی کە قورئان خوێنیشە پێی ئەڵێن بزانە ئەوش ئەڵێ خۆم فێری علم کردیە و خۆم فێرە قورئان کردیە و خەڵکم فێر کردیە ئەو زۆرشتانە چەند ناخۆشە خوا پێی بڵێ تۆ درۆت کردووە درۆ دەکەی ڕاست ناکەی لۆ خوا نەبووە مەقسوودەکە ئەو بە پێیگوترێ کەسێکی عالمە زعف و مامۆستا بڕگەی یەکەم کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کابراکە گوتی لۆی کەوا پێنی کابراایکی جەریئە کابراایکی ئازایە لەبەر هەندێ بووە لە دنیاش خەڵکی پێیان گوتی وەڵای کابراایکی زۆر جەری ئەو ئازایە ئەوەش پێگوتراوە بڕگەی دووەم کەوا کەسێک پێوت وڵا کابراایکی عالمە و کابراایکی زۆر پڕعیلمە ئەوەش لە دنیای خەڵک پێی گوتیە و ئەوەی قورئان خوینەکەیە بە هەمان کاتدا ئەوش پێیان گوتی کەسێکی زۆر قورئان خوینە و بلیمەتە و دەنگ خۆشە و دەنگ خۆش ئەو زۆرشتانە کەواتە نیەتەکەی دیارە پاک نەبووە چونکی مامۆستا ئەو بڕگەی زۆر گرنگە ئەمە هەوڕۆ ئیش لەسەر ڕۆحی ژۆرێ بکەین خوا ژۆرێ لەمە دەوێت دڵی لەمە ئەدێ خوا ئەدی نافەرێ بەڵ ينظروا إلى قلوبكم وأعمالكم كواتا ليردا خوا تماشي دڵ و دەروی ئینسانیەکە ڕەواڵەت هەندێک اعتیباری پێ نییە دوای ئەوەش ئەوانە ئەمریان کە خوا فەرمی جەڵا درۆت کرد یەکسەر بڕۆ ئەوان لە بۆ زەهنەمێ پەنا بەخوای گەورە پەنامام دەستنوشی ئەو بابە بڕگەیە بەڕاستی شمولی هەموو زانایان ئەکا ئەوەی زانایە ئەوەی خەڵک فێر دەکە ئەوەی قورئانیش دەخوێنی بەڕاستی ئەو شمولیان دەکە پەنا بەخوای گەورە خوا پەنامام دە یا ڕەبی خوا ئیخلاصمان پێ بەخشی بەوەی کەوا ئامادەین و ئەوەی کەوا بینەر بی سەرمانە ئینشاء الله ئەوەی ئەهلی علمە ئەوەی ئەهلی قورئانە ئینشاء الله خاڵی سێمیش مامۆستای بەڕێز ئەوەیەکەوە بەڕاستی کەسێکە خوای گەورە ویسعەتی خستێ ناو ماڵ و منداڵی یعنی دەوڵەمەندە لامان کاتدا ئیدی ئەو کەسەش لە ڕۆژی قیامەت پێی ئەڵێن وەرە بزانام داخوەست کردیە ئەویش کە باسی بەخشینی خۆی ئەکات ئەو زۆرشتانە ئەویش پێی ئەڵێن ڕاست ناکەی درۆت کرد درۆ دەکەی
لۆ لەبەر ئەوەی کە دیار نیاتەکەی کەوا ڕیایی بووە لەبەر هەندێ درۆتکەی لەبەر هەندێ پێت گوتێ کابراایکی ئەتوو کابراایکی جەواد یعنی کابراایکی سەخی طبعی ئەو لە دنیا پێشیان گوتی یەڵا ئەویش سەوقن لە بۆ زەهنەی پەنا بەخوای تەبارەک و تەعالە بۆیە بەڕاستی مامۆستای بەڕێز ئەو بڕگەیە ئەو خاڵە زۆر گرنگە بەڕاستی دەبی چارەسەر وەرگرین لێرەدا هەمووان پێویستمان بەو چارەسەر هەیەکەوە دووربین لە ڕیایی ئیدی مامۆستان مامۆستاگە پێشی بچین سەر چارەسەرەکەی ئێستا لەناو کۆمەڵەی موسڵمانن خەڵکێک هەیە زۆر لە ڕیا ئەترسێ ترسێکی زۆری هەیە بۆ تووشی ڕیا نەبی لەو پەنایە مامۆستا ئەبینی ئەرێ وەڵاهی ناچمە مزگەوت قورئانیش ناخوێنم سەدەقەش ناکەم چونکە ترسێم تووشی ڕیا ببم مامۆستا ئەمە چۆن یعنی باسکرا ئەمە شێکی باشە کە واز لە مزگەوت بێنی واز لە قورئان بێنی نەخێر مامۆستای بەڕێز بەڵکو لێرەدا چونکی ئینسانی ئیماندار هەموو کاتەشی لە حەزەرە لەوەی ترسێ چونشی کە نمونە مامۆستا ئیمامی عومەر رضی الله عنه فەرمێ کاتێک کە پێغەمبەر صلی الله باسی منافقەکان چونکی ڕیا سیفەتی منافقانە ئیمامی عومەر رضی الله عنه کاتێکەوە حوذەیفە یەمانی باسی ئەمین سڕی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەیزانی منافقان چێنە ئیمامی عومەر فەرمووی یا حوذەیفە توا پێغەمبەر باسی منی نەکردیە ئیماندار لە ڕیا لەوە ترسێک کە نیفاقی هەبیتن بۆی لێرەدا گرنگ وایە ئینسان معنای ئەوە نیە کە ئەو کابرا واز لە جومعە و لە جەماعەت و لە هاتنە مزگەوت و لە خێر و خێرا بینی بەڵام گرنگ وایە ئینسان تا بتوانێتن شتەکانی بەنهێنی بکە معنای ئەوەش نییەکەوە کەسێک وەڵی خوا پێداوە واز لەم شتێک بینە بەڵام نیەتی ناودڵی خۆت ئاگادار بە چونکی خوای گەورە ژۆری لەمە دەوێتن ئیدی گرنگەوە نییە باشە کەسێک زۆر جار ئینسان معڕەزە لەوەی کا زۆر کەس احتیمالی هەیە مامۆستا ئەمە لە ناو کۆمەلگانی خەڵکێک ڕوبەڕوو مدحت دەکا ئەو مدحە بەڕاستی شتێکی غەڵەتە لە ڕێی شەریعەت ئەفەرمێ دروست هەندێک خۆڵی بەدموساویدا بکەیت بەڵام بێ دەبین ئەمە ئەچاومان لە نفسی خۆمان بی ئەو کابرایە بە حوسن زەنی خۆی مدحی من دەکا بەڵام مانای ئەم لە خۆ بایی بم مانای ئەوەی دەوڵەمەندێک لە خۆی بایی بیتن کەوا خوا نەخواسە حالەتێک ڕووتی بکات سبینێکە کە تووشی وەزعشی وابێتن کەوا لە خۆ بایی بیتن مامۆستا ئێستا مانجی ڕەمەزانی خەڵک بەڕۆژیە ئەفەرمێ پیاوچاکی وا هەبووە 20 ساڵ بەڕۆژی بووە 20 ساڵ دەفەرمێ دوکاندار بووە دەفەرمێ لە ماڵێ چوویتە دوکانەکەی خەڵک وایان زانیە لە ماڵێ نانی خواردیە لە دوکانش وانزە لە ماڵێ نانی دەخواتن یعنی شتەکە وەی نەکردێکەوە خەڵک بزانیتن یعنی کەواتەشتە بینی خۆ 20 ساڵ 20 ساڵ یعنی لەسەر ئەوە یعنی ئەوەی وی بووە حەزەریان هەبووە هەستی پێ بکاتن بینی خۆخوای گەور خۆخوای دەزانی ونیە ئەزا ئیدی مامۆستا گرنگ وایە ئینسانیش هەندێک زار احتیمال هەندێک شتەیە بەتونیە دەبی ئێستا مەسەلەن لەناو ئەوەی مان زۆر مەسەلەن مؤسسە هەنە ئەم مؤسساتانە بەڕاستی مؤسسەی خێرینە ونیە داعینیان لەکەلی هەیە لە هەمان کاتدا عازی ئیدریسێ چەند خوا پێداوی خوا زانداتەوە ڕابی ئەمە دەستخۆشی لەوانە ئەەکەین مانای ئەوەی ئەوانە سەڵ بنەوە لەو زۆرشتان نەخێر بەڵکو زیاتر بەڵام دەبی ئاگەن لە نیەتی خۆیان هەبیت و لە هەمان کە دوور بن لەو خوابی هەتا مامۆستا ئەمن بخۆم لە جارێکی لیقایەک دەگەر ئەحمەد ئیسماعیلی کرا گوتی ئەم منەتم بۆوینی کە خەڵک باسم دەکاتن یعنی کەواتە ئەم لە هەندی دەرچویمەکەەوە خەڵک باسم دەکاتن حەمد و سەنای خوای گەورەی ئەوێتن ئەو لەو چ دەرێزا بۆی مامۆستا لێرەدا گرنگ وایە ئینسان لەو بابەتانێکەوە کە تەوەری ئەوڕۆکەیە زۆر ئاگاداری خۆمابی خوای گەورە پەنامان بدە ئینشاءالله دەستەکان خۆش مامۆستاجان لێرە تقریباً بەرنامەکەمان کۆتایی دێ خوای گەورە پاداشی جەنابەت بداتەوە بەوەی کەوا سوودت پێگانین ئەمڕۆ تەوەرەکە زۆر هەسیار بوو خوای گەورە جزای بەخێر داتەوە ئینشاءالله مامۆستا دووبارە سوپاس دەکەین ئێمەش بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەین خوای گەورە موفق بکە خوای گەورە سەربەرز بکە وخوای گەورە لە بەرەکەتی ئەو ڕەمەزانەی خوای گەورە ئەو چاکە و خێرانی کە هەر موسڵمان لە هەر شوێنێکە خوای گەورە لە هەموو لایەن قبول بکاتن خوای گەورە بەرەکەت بێخیتە ناو مەملەکەتمان ناو ڕزق و ڕۆزیمان خوا شیفا لە بۆ نەخۆشەکانمان بنێری خوای گەورە بەڕەحمەتی خۆت لە هەر ماڵێک لە هەر شوێنێک مسلمانێک بینەری ئێمە بیسەری ئێمەیە مەشاکلی هەیە بە بەرەکەتی ئەو ڕۆژە مبارەکەیکەوە دوعای سائیمی قبولە خوای گەورە ئین شاء الله ڕاز و نیازی هەموو لاشی قبول بکە ئامین وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين بەڵێ ئازیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارمان بە هیوای ئەوەی سوودتان بینی بێ لە مامۆستای بەڕێز خوای گەورە تاعات و عیبادەتی گشتایەک قبول و فەرمێ بەخوای گەورە ئەتان سپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه